السلام على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان وخوشويستان أوينداران حضرة الرسول الأكرم، سلامي خواهي قولتان لسر به لم شوي جمعة مباركة دا بيقدم وبيقصد صلاة لسر پیغمبر نازدار دين بأمية ديوي خواهي تبارك وتعالى لدفتري وبيغمبرا صلى الله عليه وسلم ناومان تباركا بيتما حسن خاتمان سعادتي بختوري دين ودنيا مان لو زنجير وتاريك لباسي سيري باقي پیغمبري خوا لغزمة كتاب باقي پیغمبر ما وصى ملا كريم مدرسة الوردة العنبرية في سيرة حضرة خير البرية قشتين بوي كوا پیغمبري خوا صلى الله عليه وسلم هميشو دائم لحياته جياني خوا لدواء اوي كوا خوا كردي بپیغمبر وكردي بالرحمة قوم كسكي لناو قريشا لناو مكة آزارنا داو إهانيانا كردو روجا بيانو الساحل روجا بيانو جادوغر روجا بوتانا بدرو سكر روجا ليانا دا هاولا كان عزدا أم پیغمبرنا أزدارا وتمان لبيري أوابو كشوينك بدوز يتوا كدينكي خويت يدا دعويت يابكا بانقواز يابكا وأم دينا بلاو كاتوا أو بخواي تبارك وتعالى لدواي أوهم إهانة ببيغمبر إسلام ومعراج ببيغمبر إخوة كرك أما جمان بيكر وكو دل نوايق ببيغمبر إخوة كمقام عبديدي ببيغمبر إخوة بخشي كمقامك زور قورية كدراو ببيغمبر إخوة صلى الله عليه وسلم لباشان بيغمبر إخوة أم ديهاتو أم شارو أم ولاتو أم شوار دورو أم عشتاني شوار دوري خوي كرد كسيان نبو براستي داڵدەی پێغەمبەری خوا بە ببێتە مایەی دڵخۆشکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە پێغەمبەری خوا بە فرسەتی زانین لە کاتی حەجدا لە مەوسیمی حەجدا بڕاتە ناو حاجیەکان و گوێیان بۆ بگرێ و قسەیان بۆ بکە، بەڵکو ئەوان لە مەنتەقەی خۆیان و لە شار و دیهاتی خۆیان کە دوور لە مەکە وعدێ بەم پێغەمبەرە بن و ئەم پێغەمبەرە بگرنە خۆیان و زەمانی حیاتی بکەن و لەگەڵیا دفاعي لبكن أم دينا بلاو كنوا بكم وصم الله كريم أفرمي الرزاق رحمة إخوائي لسربي أفرميت فجاء في موسم الحج من الخزرج جمع شريف علي الشأن والشيم وبعد عرضه آيات الهدى قبلوا وأسلموا دينهم لله ذي الكرم هم 6 كلهم من أهل المنقبة نالوا شرافة دين الحق والسلم وزاد من ذاك أهل الشرك مشأمة وهكذا حال أهل الحقد واللؤم وبعد رجعتهم قد زاد طيب الهدى من الهوى ببيان الخلق والشيم. في الموسم الثاني جاء من أولى سبق 75 أتوه من على الأمم وزاد صيت الهدى في الناس مما اهتدى الأوس والخزرج المختار في الأمم. في الموسم الثاني جاءوا بمنقبة 70 شخصا شريف النفس والشيم فزاد نور الهدى من عزم من اهتدى والحق حقا بدا على الظلم وهكذا صار فجر الحق منبثقا من ضوئه استرشد الناس إلى الحكم أو إلى الحكم. أم كوملا شعر ما وصاك فرميت ينبيتان هو انديوتي وباسي بيمان كان عقبة بيمان كان عقبية كم عقبي دوم عقبي سيم بيغمبري خوا صلى الله عليه وسلم كزاني قريش هر أزيت يدن أو بو هندك لها والله ناد بو حبشة باشا حبشة دال ديدان جي بيغمبري خوان كردو صلى الله عليه وسلم إن جاء لفاشان بيغمبري خوا شو الطائف لطائف دلان كإسلام الراجي بيكرا بيغمبري خوا لناو حاجياني مكة أو احتمال حاجة كرا بلام شركي تيابو كفري تيابو بروتي حاجياني كرا شبليان ليدا فيكيان ليدا حاجي أو سردما ديني حزيب إبراهيم تيقدا وسلكا كمينيك نبيك لسا التوحيد ما أبونوا أيناك أهاتن بو حاج أو حاجياني مسألة طائف مكة مدينة أو سو خزرج حاجة كاني تري جزيرة عرب ولا سديني حزيب إبراهيم بحساب ما أبونوا والله تيكيان داو انحرافيان كردو كمينيك يا نبي بروتي حاجياني كرا شبليان ليدا پیغمبری خوای فرمی فرصت من لم کاتا براستی ام موسیمه بقوز موا بود دعو بانگوازی خوام
ئەوە بوو بەشەوە بەنهێنی ئەچووە ناو حاجەکان لە مینا مەسەلە لە مەکا ئەیدۆزینەوە لە شی و دۆڵەکانی مەکا و قسەی بۆکردن. ئاەتەکانی قورئانی خوێن بەسەریانە باسی پەیامی خۆی بۆ کرد، باسی پێغەمبەری خۆی بۆکردن، باسی ڕاستێتی ئیسلامی بۆکردن. لە عوقبەی یەکەمە 6 نەفەر مسلمان بوون، ئەم 6 نەفەرە لە جەماعەتی خەزرەجی بوون. جا یەکێک لەوانە مەسەلە ئەبوو ئومامی بائیلی بوو، یەکێک لەوانە مەسەلەی ئەسعەدی کوڕی زەرارە بوو، ئەوفی کوڕی حارس بوو. مەسەلە ئەم 6 سەحابە بەڕێزە کە خەزرەجی بوون، هێشتا ئەوسەکان نهاتبوون. پێغەمبەری خوا ڕووی تێکردن فەرمووی تەمنعون ظەهری حەتا ئوبەلغ رسالەتە ڕەبی، ئایا ئەتوانن پشتیوانی من بن لە ناو مەدینە یا پشتیوانی من بکەن من بێمە ناوتان و ئەم دینی خوا ئەم پەیامی خوا ڕاگەیەین و منیش مژدەی بەهەشتان پێ بدەم. ئەم 6 سەحابە کە مسلمان و وەستان فەرمیان ئێمە بەڕاستی لەگەڵ ئەوسەکانە دوو بنەماڵین، دوو عەشرەتین، شەڕمانە، ئەو ماوەیەکە ساعەتمان کردووە و بەشکەم لەسەر دەستی تۆ خوا سەڵە بخاتە نێوانمان، بەڵام ئێمە وعدەمان باوڕێنەوە پرسێک و ڕاوێژ بە قەوم کەسی خۆمان بکەین. هاتنەوە لە عەقەبەی دووەمە مەسەلەی بۆ ساڵی ئاتی، دوایەوە هاتنەوە خزمەتی پێغەمبەری خوا بوون بە 12 نەفەر. 6 نەفەری ساڵی ڕابردوو مەسەلە، 6 حوتی مەسەلەی 6 تازەش ئەمانی مسلمان بوون، بەڵام دوان ئەمجارە لە ئەوسیەکان بوون، دەیان خەزرەجی بە شەقی قەدیمەوە، دوانیشان ئەوسی بوون. هاتن بۆ خزمەتی پێغەمبەری خوا، پێغەمبەر خۆی پێگەیاندن، هەم بەیعەتیان کردەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئیمانیان بە پێغەمبەری خوا هێنا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو ئەگەر ئافرەتیشتان لەگەڵایە ئافرەتەکانی با بەیعەت بکەن. ئافرەتەکانیشان هاتن چەند ئافرەتێک بوون، ئەوانی بەیعەتیان کرد، مسلمان بوون، ئیمانیان هێنا. ئەو بەیعەتەی کە پێغەمبەری خوا بە پیاوانی دا، ئەو بەیعەتە و بە ئافرەتانیشی دا. ئەو بەیعەتەی کەوا پێغەمبەری خوا دای بە پیاوان، هەمان بەیعەت بە ئافرەتان. چی بۆ بەیعەتە؟ پێغەمبەری خوا فەرمی ئەللا نوشریکە بالله شەیئا، شەریک بە خوا بڕا نەدەن. دووەم پێغەمبەری خوا فەرمی وەلا نەسرقە، زی نەکەن. اینجا وەلا نەزنی، زینا نەکەن، لیواتە نەکەن، مەسەل کاری خراپ نەکەن. وەلا نەقتل ئەولادەنا، مناڵەکانمان نەکوشین و مناڵەکانتان نەکوشن. وەلا نەفتەری، بوهتان نەکەین، بوهتان زۆر خەتەرە، زۆر کابرایەکی بەری لە خۆتۆ بڵێ فڵانە تاوانی کرد، فڵانە گوناهی کرد، ڕقی بێ لێ بوهتانی بۆ بکەی، ئەمە ئیسلامە. وەلا نەئتی ببوهتان نەفتەریه بەینە ئەیدینا و ئەرجولینا، قسە هەڵنەواسین و بوهتان نەکەین لە بینی دەست و لە بینی قاسمانە و لە ناو خۆمانە، لە ناو عەشرەت و بنەماڵمانە. وەلا نەعسیە فی معروفین، و هەروەها بێفەرمانی خوا نەکەین لە کارە چاکانە، و هەروەها سەمع و تاعەمان هەبێ لە کاتی ناڕەحەتی و لە کاتی خۆشیە بۆ پێغەمبەرەکەمان صلی الله علیه وسلم، بۆ گەورەمان، گەورەیەک ئیمانداری مسلمانی باوەڕپێکراو، نە گەورەیەکی عارەخۆری سەرسەری دوو لە ڕووی جەنابتان، مسلمان و ئیماندار. و هەروەها ئەم بەیعەتەی پێدان و چەند کەلیماتێکی تری پێغەمبەری خوا پێی فەرموون، لەوانەش مەسەلەی فەرمووی لە بەیانی حەق و لە بەیانی ڕاستیە لە لۆمەی لۆمەکەران نابێ بترسن و نیزاعمان نەبێ لە ئەمر و فەرمانەکانی خوای تەبارەک و تەعالا و فیتنە و ئاژاوە نەنێنەوە. ئێوە ئەمانە جێبەجێکەن، منیش بەڕاستی پەیمانی بەهەشتان پێدەم. یعنی مسلمان کە ئەڵێ من مسلمان لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله، ئەمانەی گرتووە لە خۆی، ئەمانەی گرتووە لە خۆی کەوا مشریک نەبێ، کافر نەبێ، مطیعی فەرمانی خوا و پێغەمبەری خوا بێ، دزی نەکا، بوهتان نەکا، زینا نەکا، لیواتە نەکا، قەتڵ نەکا، یعنی خیانەت نەکا، زەم نەکا، غیبەت نەکا، ناموس خەڵک بە هی خۆی بزانێ، ناموسی خەڵک پارێزراو کە، دوعا بۆ مسلمانان کە، مسلمانان زەلیل نەکا، پشتیوانی مسلمانان کە، مسلمانانی مەزلوم بە تایبەت لەم ڕۆدا کە لەم ڕۆدا هەندێکەیە بە حساب خۆی بە مسلمان نەزانێ، ژیان بە مسلمانانی غەزە و فەلەستینەدا، ئەڵە جا عەرەبن با بکوژێن، قەیچێکە با بکوژێن. یعنی ئەڵێ قودس چ مشکلێکی ئێمەیە؟ هەر کەسێک یەک زەڕە ئیمان لە دڵیا بێت، ئەم قسانە ناکات. هەر کەسێک وتوێتی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله بەڕاستی و بەدروستی ئەبێ قودسی شەریف وەک مەکە و مەدینە بە پیرۆز بزانێ، وەک چۆن کاتی خۆی مجاهدی ئەم میلەتە توانی ڕزگاری کە، بەڵام عەرەب خۆی فرۆشتی، ئەبێ بە هەمان چاوە سەری قودس بکەی، بە چاوی ئیمان و دینەوە، چونکە شەعیرەی مسلمانە. هەر مسلمانێک
بە چاوی عەقیدە و بیر و باوەڕەوە سەیری قودس نەکا بە شاعیرەی ئیسلامی نەزانێ وەڵڵاهی لە ئیمانی خۆی بترسێت وەڵڵاهی بەهەشت نابینێت وەڵڵاهی پێغەمبەر شەفاعەتی بۆ ناکات جا خۆشەویستان ئەمە پەیمانەکەی پێغەمبەری خوا بم بەڕێزانە بم سەحابە بەڕێزانە پێغەمبەری خوا هەمان قسەی لەگەڵا تێکراکردنەوە ئامادەن پشتیوانی من بکەن پتیان قوربان با بڕۆینەوە مشاورەی قەوم کەسی خۆمان بکەین بەشکم خوا لەسەر دەستی تۆ سوڵح لە نێوانی ئەو سو خەزرا دروستکە چوونەوە بۆ ساڵی سێم کە هاتنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی با بڕۆین بۆ ناویان بە هاوڵەکان بە سەحابەکان با بڕۆین بۆ ناویان بچین بۆ ناو ئەو کۆمەڵە حاجی کە هاتوونەتەوە پێغەمبەری خوا لەگەڵ کۆمەڵە ئەسحابە ڕۆیشت بۆ ناویان حەزرەتی ئەبوبەکر سیدیق و حەزرەتی عومەر و کۆمەڵێک لەو یارە بەڕێزانەی چوو بە ناویان ئەمە عەقەبەی سێیەمە ئەم جارە هەفتا پیاو هاتبوون هەفتا دانە پیاو هاتبوون لەگەڵ چەند ئافرەتێکە بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ حەج عەقەبەی سالیسی پێڵن عەقەبەی سێم و ڕیوادەی حاکمە فەرمێن 95 کەس بوون هەمویان بەیعەتە من پێغەمبەری خوا کرد جا لەناو ئەوانە طبعا ڕئیسی قەبیلەیەکی تیاوت ئەمە لە عەقەبەی دووەمە ئەم سەحابە بەڕێزانە فەرمووە قوربان نەفرێک بنێرە ناومان کە ئێمە فێری قورئان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە بوو مصعەبی کوڕی عومەیری نار جا مصعەب زۆر لە پێغەمبەرە چوو لە غەزای ئوحودا کە مصعەب شەهید بوو وتیان محەممەد شەهید بووە یعنی ئەوەنە لە پێغەمبەرە چوونە جوان و پیاوی قۆز بوو بنەماڵە دەوڵەمەندیش بوو بەڵام قارەیەکی باش و پێغەمبەری خوا ناردی بۆ ناویان فێری قورئان کە مەدینەیی ئەنسار فێری قورئان کە ئەوس و خەزرەج کاتێکەوە یەکێک لە ڕئیسی قەبیلەکان کە بە ناوی ئوسەیدەوە ئوسەیدی کوڕی حوضەیر یا حەضیر کە ئیسلامەتی خۆی ڕاگەن بەنێ عەبدولئەشهەل هەمویان مسلمان بوون ئیمانێنا ئەمە ڕئیس عەشرەتێکە بۆ نمونە هەمویان مسلمان بوون جا پێغەمبەری خوا بێت بەڕاستی لە بەنەی عەبدولئەشهەلەوە ئەفەرمێت بەڕاستی ئەوەندە ساغ بوون لەگەڵ ئێمە حتا نە پیا و نەژنیا و منافق نەبوون هەموویشان مسلمان بوون یەک نەفەریان نەبێ ئەویش کەوا ناوی ئوسەیرم بوو لەقەبەکەی ئەوە بوو عەمری کوڕی سابت بوو لە غەزای ئوحودا مسلمان بوو یەک سوجدەی وە خوا نەبرد ئەو ڕۆژە شەهید بوو پێغەمبەری خوا مژدەی بەهشتی پێدا لە ڕۆژی غەزای ئوحودا شەهید بوو لە بەنی عەبدولئەشهەل ئەو ڕۆژە مسلمان بوو یعنی ئەو عەشرەتە هەمویان مسلمان بوون جا لە عەقەبەی سێمە ئوسەیریش هاتبوو لە خزمەتیانە سعدی کوڕی زەرارە و ئەم هەموو سەحابە بەڕێز ئەنسار بەیمانان بە پێغەمبەری خوادا وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە بە گیان و بە ماڵ و بە خوێن و بە ئەولاد و بە هەموو شتێک لە خزمەتتاین نان و ماڵمان ئەکەین بە دووکتەوە لەگەڵتا خوێنمان لەگەڵ خوێنتایە پشتیوان تەگەن ئەم پەیمانە بە پێغەمبەری خوادا بۆیە پێغەمبەری خوا فەرمووی زۆر هەوڵمدا لە ناو مەککە لە چواردەوری مەککە کەسانێک بەڕاستی پشتیوانم بن هاوکارم بن یارمەتیم بدەن لە تەبلیغی ئەم ڕیسالە بۆ ئەوەی منیش پەیمانی بەهەشتیان پێ بدەم مژدەی بەهەشتیان پێ بدەم بەڵام کەس نەبوو ئەوە مژدەی بەهەشت بە ئێوە دەم ئەنسار حیاتم لەگەڵ حیاتتانایە ژیانم لەگەڵ ژیانتانایە مانم لەگەڵ مانتانایە مردنیشم لە ناو ئێوە بێ ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەتحی مەکە ئەنسار ترسان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بگەڕێتەوە لە مەکە دانیشێ و لە مەکەی وفات بکە پێغەمبەری خوا فەرمووی وعدێکە بە ئێوەم داوە مردنیشم لە ناو ئێوە ئابێ مردنیشم پێغەمبەری خوا بۆیە لە مەدینە وفاتی فەرموو لە ناو مەکە دانەنیشت و کە قەوم و کەس و زێدی خۆی بوو کاتێک کە بەجێ هێڵا پێغەمبەری خوا فەرمووی وەڵڵاهی ئەی مەکە قەوم و کەسەکەت دەرم نەکەن بەجێت نایاڵم چونکە خۆشەویستترین شاری بەلای خوا و بەلای منیشەوە بەڵام پێغەمبەری خوا فەرمی من وعدم بە ئەنسار داوە ئینسان ئەبێ خاوەنی وعدی خۆی بێ ئەبێ تۆش لە پێغەمبەرەکەت چاوکەی وعدێکت دا ئەگەر سەریشی لە پێناوە دانیەی ئەبێ بیبەیتە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا خاوەنی وعدی خۆی بوو و قودوەی ئێمەیە پێشەوای ئێمەیە مامۆستا ئوستادی ئێمەیە سەید و گەورەی ئێمەیە ئەفەرمێت خاوەنی وعد بن هەر کەس وعدی نەبێ دینیشی نییە هەر کەس وەفای نەبێ دینیشی نییە پێغەمبەری خوا فەرمێت صلی الله عليه وسلم جا خۆشەویستان لێرەشا کێنە کۆتایی ئەم بەشەی سیرەی پێغەمبەری خوا لە کتێبەکەی مامۆستای مدەڕیس الوردة العنبرية في سيرة حضرة خير البرية
تا شەوی جمعەی إن شاء الله بەخوای گەورەتان سپێرین خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ لە هەموو لایەکمان ڕازی بێ یا ربی خوا لە بەرکاتی ئەو پێغەمبەرە و ئەو ئەسحابە نازارانە کە گیان فیدایانە و خۆنەویستانە لە خزمەت ئەو پێغەمبەرا بوون یا ربی خوا ئیمانمان سەلامەتکەی عاقبەتمان بەخێر بیێڕی حوسنی خاتیمان پێبەخشی لە سوئی خاتیمە لامان دەی یا ربی خوای گیان کافر زاڵ نەکەی بەسەلمانە یا ربی خوای گیان ئەوەی کافرە و زوڵم لە ئێمەی مسلمانەکە یا ربی خوای لێ قبول نەکەی یا ربی خوای فریای مسلمانانی فەلەستینکەوە فریای مسلمانانی غەزەکەوە فریای قودسی شەریفکەوە هەرچەند ئەوان خراپن لەگەڵ ئێمە ئەوان گوناهیان بەرامبەر ئێمە کردووە بەڵام ئێمەڵێ ئینەمە المؤمنون ئیخوە خوای ئێمە حەقی خۆمان لای تۆیە پەیمانمان لەگەڵ توایە ئەوەی مسلمان بێ و ئیماندار بێ بڵێ لا إله إلا الله محمد الله خوای بە برای خۆمان ێزانین خوای حەز ناکەین زەلیل بێ حەز ناکەین مەزلوم بێ حەز ناکەین چەوساوە بێ خوای فریایان کەوە خوای گیان انتقامی تند لە ئیسرائیلی مەلعونسێنە یا ربی خوای گیان جێش و جاشیان بشکێرە بەسەرەکە یەهود و جوولەکە بە مەناخی ئەرزا وعدی خۆتە وعدی تۆ ڕاستە ئەیان شکێنی ڕسوایانەکەی سووکیانەکەی چونکە زاڵمن ستەمکارن داگیرکارن خوایە قودسی شەریف ئازاد کەیت دەستدەتی ئەو زاڵمانە ئەو ستەمکارانە خوایە ئەو زوڵمانیان لێ قبوڵ نەکەی یا ربی خوای گیان ئێمەی مسلمان ئێمەی ئیماندار دڵمان هەمیشە لای قودسە دڵمان هەمیشە لای مەککەیە دڵمان لای مەدینەیە عەقیدە و بیر و باوەڕمان وایە قودس چۆن داگیر کراوە مەکە و مەدینەش ئالی سەلول و ئالی سەعود داگیریان کردووە چونکە پیاوی جوولەکەن حتاکو ئێستا پەروەردگارە خۆت ئاگای لێیە ئەدنا مووقیفیان نییە بەرامبەر ئەو کوشتن و بڕین و قەتڵ و عامەی کە لە غەزا ئەکرێت خوای انتقامی تند لە پێش ئیسرائیل بستوێنە لە ئالی سەلول لە ئالی سعود کە بەڕاستی مەکە و مەدینەیان چۆن فرۆشتووە یەکەم جار قودسیان فرۆشت کە بەڵگە هەیە و دەلیل هەیە کاتی خۆی لە پێناو مەساڵی خۆیانە خوایە خۆت ئاگای لێیە کە پیاوێک سوڵتان عەبدولحەمیدی سانی پیاوێک و سەلاح الدین ئەمانە عەرەب دەبوون قودسیان ئازاد کرد قودسیان پاراست بەڵام ئالی سعود و ئالی سەلول فرۆشتیان خوێنی میلەتیان فرۆشت یا ربی خوای لیان قبول نەکەی یا ربی خوای لیان قبول نەکەی یا ربی خوای گیان ئەو زوڵم و ستەمی کەوا ڕوبەڕووی مسلمانان بۆتەوە خوایە قبوڵی نەکەی وعدی خۆتە قبوڵی ناکەی لە زاڵم یا ربی خوای گیان ڕەحمە ئێمە میلەتی کوردی بکەی یا ربی خوای ڕەحمە ئێمە میلەتی کوردی بکەی لە بەڵاو لە وەباو لە زاڵم و ستەمکار پارێزراومان کەی ئەوەی زوڵممان لێکە ئەوەی ستەممان لێکە ئەوانەی پیاوی ئیسرائیل و پیاوی گاور و جوولەکەیە دژ بە ئەخلاق و دینمانە پەیامی ئەوان بڵاوەکاتەوە خوای لیان قبول نەکەی یا ربی خوای گیان لێتە پاڕێنەوە وڵاتمان پڕ لە ئەمن و ئەمان کەی وڵاتمان پڕ لە خێر و خۆشی کەی هەرزانی فەرعیمان بۆ بنێری لە بەڵاو و باو نەخۆشی لامان دەی خوایە ئەم نەخۆشی کۆرۆنا خەسیسە پیسە بنێرە بۆ ئیسرائیل و جنودی ئیسرائیل خوایە لە کۆڵی مسلمانانی کەرەوە خوایە لە کۆرۆنا خراپتران بۆ بنێرە خوایە لە سەرطان خراپتران بۆ بنێرە یا ربی خوای گیان هەرچی عالم و فیتنەی عالەمە خوایە خۆت ئاگای لێیە بەنو ئیسرائیل و جوولەکە و یەهودە هەموو عالەمیان تووشی انقلاب و تووشی دەردەسەری و زوڵم و حرام خواردن کردووە خوایە لیان قبول نەکەی فەسادی سەر ئەرزن خوایە لیان قبول نەکەی خوایە بیان بە بەناخی ئەرزا آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.